الله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالاً كثيراً ونساءً، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيباً. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولاً سديداً يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم، وشر الأمور محدثاتها، فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ثم أما بعد، برایان و خوشکانی بەڕێز، دەمەوێت باسی بەشێک لە ژیانی کەسێکتان بۆ بکەم کە چارەنووسمان پێوەی بەندە، چارەنووسی دونیامان و چارەنووسی دوا ڕۆژمان. ئەو کەسەش نووری چاومانە و تاجی سەرمانە، ڕابەر و سەروەرمان، خۆشەویستمان پێغەمبەری خوایە محەممەد صلی الله عليه وسلم. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە لە ناو ناوەکان تاقانەیە. محەممەد صلی الله عليه وسلم هێمای ژیانە، مەزنترینی جیهانە، خەڵاتی میهرەبانە، خۆشەویستی ئیماندارانە، نزیکی دڵانە. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە لە لای خەڵکی ستایش کراوە و لە لای خوای گەورە کە خاوەن هەموو ستایشی هەمیشەیی و بێسنوور ستایش کراوە. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە کاتێک بەرگۆی ئیمانداران دەکەوێت پەردەی دڵیان دەلەرزێنێت. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە بە درێژایی شەو و ڕۆژ لە پاڵ ناوی خوای گەورە لەسەر ڕووی زەویدا دەنگ دەداتەوە و دڵی دروستکراوەکانی خودا دەهەژێنێت. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە ئەوەندە سوود بەخشە ئەگەر بێت و بێتە سەر زوبانت و ناوی بێنیت و درودی بۆ بنێریت، ئەوە میهرەبانی خوای گەورە بە دوای خۆیدا دەبارێنێت. محەممەد صلی الله عليه وسلم ناوێکە کاتێک دێتە ئاراوە مێژوو، جوگرافیا، نەتەوە، ڕەگەز، زوبان لە دەریای پیتەکانیدا نوقم دەبێت. بە قوربانت بم ڕابەرەکەم، محەممەد صلی الله عليه وسلم تاجی سەرەکەم، بەڕاستی تۆ پێغەمبەری بۆ ئوممەتەکەت مژدە دەریت، ئەوەی باوەڕت پێ بکات تاجێکە و ئەی خاتە سەری. خۆشەویستمان و نووری چاومان نەک بەس تەنها لە ئەخلاق و ڕەوشتا زۆر نمونەیی بوو، نا، لە ڕوخساریدا، لە قەد و باڵادا، لە سیمادا جوانترین ڕوخساری هەبووە، جوانترین سیمای هەبووە، جوانترین قەد و باڵای هەبووە. وەکو سەحابەکان کە دەیگێڕنەوە لە وەصفی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام
ڕۆشنترین سیمای هەبووە، وەکو مانگی چواردە بووە، لە مانگی چواردەش ڕۆشنتر بۆ دەموچاوی. دەفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام چاوێکی گەورە و ڕەشی هەبووە، برژانگەکانی درێژ بووە، دەمولوتێکی ڕێک و پێکی هەبووە، ددانەکانی وەکو دەنکە مرواری ڕێک و پێک بوون. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام قەد و باڵایەکی هەبووە، نە زۆر بەرز بووە و نە زۆر کورد بووە، مامناوەند بووە، نە باریک بووە و نە قەڵەو بووە، مامناوەند بووە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەموچاوێکی سپی بەڵام زۆر سپی نا، و هەروەها ناودەستی ناولەپی لە ئاوڕێشم نەرمتر بووە. ئەو دەستەی بهێنایەتە سەر کەسێک کە دڵتەنگ بوایە و گومڕا بوایە، ئەوە ئارامی و هەروەها دڵنیایی پێ ئەبەخشی. پێغەمبەری خوا محەممەد صلی الله عەلەیه وسلم ئەگەر سەیری ژیانی بکەی، هیچ کەسێک وەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ناڕەحەتی نەبینیوە. زۆر مەینەتی بینی لە ژیانی، زۆر ناڕەحەتی بینی لە ژیانی، زۆر ماندوو بوو لە ژیانی. لە منداڵیەوە بێناز بوو، نازی باوک و دایکی خۆی نەبینی، لە ناو سکی دایکی بوو، باوکی وەفاتی کرد، بە هەتیوی لە دایک بوو، تەمەنی گەیشتە 6 ساڵ، ئەمجا دایکی وەفاتی کرد. تۆ تەسەوڕی ئەوە کە منداڵێکی 6 ساڵان بێ باوک بێ دایک. بۆیە خوای گەورە دەفەرمێت ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە. بۆیە لە منداڵیەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بێنازی دایک و باو گەورە بوو. ئەمجا باپیری عەبدولموطەلیب لە 6 ساڵیەوە گرتیە خۆی. 2 ساڵ لە لای باپیری بوو عەبدولموطەلیب، ئەمجا عەبدولموطەلیب وەفاتی کرد. لە تەمەنی 8 ساڵیدا مامی ئەبا تاڵب گرتیە خۆی، بەڵام لە تەمەنی 8 ساڵیدا نەیویست ببێتە بار بەسەر هیچ کەسێکەوە، هەستا ئیشی کرد، هەستا شوانێتی کرد بۆ ئەوەی یارمەتی مامی خۆی بدا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە تەمەنی 25 ساڵیدا هاوسەرگیری کرد. خەدیجەی هێنا دایکی ئیمانداران کە 15 ساڵ لە خۆی گەورەتر بوو. 25 ساڵ لەگەڵ خەدیجەما بەبێ ئەوەی ژنێ دیکە بێنێت. 25 ساڵ بوو تەمەنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کاتێک خەدیجەی هێنا، خەدیجە تەمەنی 40 ساڵ بوو، 15 ساڵ لە خۆی گەورەتر، و 25 ساڵ لەگەڵ خەدیجەما بەبێ ئەوەی ژنێ دیکە بێنێت. تەمەنی پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسسەلام بوو بە 50 ساڵ کاتێک دایکی ئیمانداران و دایکمان خەدیجە وەفاتی کرد. ئەمجا هەستا ئەو خێزانانەی دیکەی هێنا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر لە ناو خەڵکیدا بە ئەسسادیق الئەمین ناسراو بوو، ڕاستگۆ و دەستپاکەکە. بەڵام هەر ئەوەندە بوو بە پێغەمبەر و پەیامی پێغەمبەرایەتی پێدرا کە بە خەڵکی وت ئەی خەڵکی ناس زینا مەکەن، کورە عارق مەخۆنەوە، کورە زوڵم مەکەن، کورە کچەکانتان زیندە بەچاڵ مەکەن، ڕێز لە ئافرەتەکانتان بگرن، دادپەروەر بن، پارەی یەکتر مەخۆن، زوڵم لە یەکتر مەکەن. کە بینیان سەرانی قوڕەیش ئەم پەیامەی محەممەد صلی الله عەلەیه وسلم لە مەسلەحەت و بەرژەوەندیان ئەدان، هەستان بە دژایەتی کردنی. جا ئەمە عورفێکە لە ناوماندا، بۆیە کەسێک ئەگەر باش بێت خەڵکی مەدحیەکە، بەڵام ئەو کەسە ئەگەر بز هەستا چاکسازی لە نێو خەڵکیدا بکە، خەڵکی بهێنێتە سەر ڕێگای ڕاست، چەندین بوهتان و درۆی بۆ هەڵەبەسن. سەرەتا ئیغڕایان کرد، پارەت ئەوێ ئەتکەینە دەوڵەمەندترین کەس، ئافرەتت ئەوێ جوانترین ئافرەتت ئەدەینێ، دەسەڵاتت ئەوێ دەسەڵاتت ئەدەینێ. بەس واز لەم پەیامە بێنە، واز لەم دەعوەیە بێنە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ساردەوە نەبوو، ئەمجا هەستان بەچی؟ بە دژایەتی کردنی و بە ئازاردانی. بۆیە جارێکیان لە لای کەعبەوە نوێژی دەکرد، ئەبوو جەهل و ئومەیەی کوڕی خەلەف و عوقبەی کوڕی ئەبی موعیت هەستان چیان کرد؟ عوقبەی کوڕی ئەبی موعیت پیسی ناوسکی هوشتری خستەبان شان و ملی مبارەکی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە سوجدەیە بوو هەڵاسا ئەوانەش پێ ئەکەنان، تاوەکو کچەکەی فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ هەستا ئەو پیسێ لەبان شانی لابرد.
هەر ئەوەندە نا بەڵکو جارێکیان کافرەکان دەور و پشتیان گرتبوو دانەیەکیان پاڵی ئەنا ئەوەی دیکە بەرزی ئەکردەوە ئەوەی دیکە دایدەنیشان عقبەی کوڕی ئەبی موعیط ئەو مجرمە هەستا بە عەباکەی خنکانی تاوەکو لەوێوە ئەبوو بەکری سدیق بەڕاکردن هات پاڵیانینە وتی ئەتەقتلون رەجولا یەقول رەبی الله پیاوێک دەکوژن دەڵێ پەروەردگارمان ئەڵڵایە ئەنجا کەوتنە گیان ئەبوو بەکری سدیق پەرژین بێ لە ڕووی ئێوەی خۆشەویست بە پێڵاوەکانیان هەستان لە دەموچاوی ئەبوو بەکری سدیقیاندا جا ئەو کاتە پێڵاوەکان قاپقاب بوو دار بوو دەموچاویان گشتی کردە خوێن و خەڵتان خوێنیان کرد ئەم پەیامە ئاوها گەیشتووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کاتێک ڕۆی لە مەککەوە بەرەو تائیف لە مەککەوە بەرەو تائیف زەیدی کوڕی حارثەی لەگەڵ خۆیان برد بەو هاوینە گەرمە کە خەریکە بەردەکان دەتوێنەوە ئەوەندە گەرمە لە مەککەوە بەرەو تائیف ڕۆی 110 کیلۆمەتر دەبڕێت بە پێیەکانی بۆ ئەوەی خەڵکی هیدایەتدا بۆ ئەوەی خەڵکی دەرکا لەو تاریکاییە لە زۆنگاوی تاوان ئەڕوا لەگەڵ سەرانی تائیفدا دەنشێ ئیسلامیان بۆ عەرزەکە دانەیەکی پێی دەڵێ بە ئیستیهزاءەوە خوای گەورە کەسی نەبوو بینێرێت تۆ نەبێت ئەوەی دیکەش پێی دەڵێ ئەگەر تۆ پێغەمبەر بی زۆر لەوە گەورەتری کە لەگەڵمان قسە بکەی و ئەگەریش پێغەمبەر نەبیت ئەوە ئێمە شایانی ئەوەنی لەگەڵ تۆ قسە بکەین ئەوەی سەیەمی ئەڵێ ئەگەر بتبینم خۆت هەڵبواسی بە دیواری کەعبەوە بە پەردەی کەعبەوە باوەڕت پێ ناکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێیانی فەرموو باشە خەبەر مەگەێنن بە قوڕەیش کە من هاتوومە ئیسلام بە ئێوە ئەگەێنم چونکە ئەزیەتی موسڵمانان ئەدەن وتیان لە ڕقی تۆ ئێمە یەکەم شت کە بیکەین خەبەر ئەگەێنین بە قوڕەیش کە موحەممەد صلی الله عەلەیه وسلم هاتووە پەیامی ئیسلام دەگەیەنێ نەک بەس تەنها ئەوەنا هەرچی مڵاڵە ورتکە هەیە بەردیاندایە دەستیان هاوشتیان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام خوێن بە قەد و باڵایە هاتە خوارەوە ئەلەو کاتەدا خوای گەورە فریشتەکانی شاخەکان ئەنێرێ ئەڵێ محەممەد صلی الله عەلەیه وسلم ئێمە لەلایەن خوداوە هاتووینە بەس فەرمانمان پێ بکە بڵێ ڕازیم بەوەی کەوا ئەو شاخانە بدەینە بان سەریان ئێستا کە لە ناویان دەبین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی نەخێر قبوڵم نییە ومێدەوارم لەنەوەی ئەمانە کەسانێک دەربچێت خوای گەورە بە تاک و تەنها بپەرستن دوعای لێیان نەکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەفەرمێت إن لكل نبي دعوة مستجابة فتعجل كل نبي دعوته وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة أفرمد همو بيغمبريك نزايكي هيا دعايكي هيا أو نزايا أو دعايا صد قبولة خداي قورا أو دقة يجي بجيدكات همو بيغمبريك بليكر لدنيا دا أو دعايكر نوح عليه السلام کاتێک 950 ساڵ بانگەوازی قەومەکەی کرد باوەڕیان نەهێنا دوعای لە قەومەکەی کرد خودای گەورە نوقمیانی کرد و چەندین پێغەمبەری دیکە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دوعا لە قەومەکەی نەکرد وتی من ئەو دوعایم ئەو نزایم هەڵەگرم بۆ ڕۆژی قیامەت بۆ ئەوەی لە خوای گەورە داوا بکەم ببێتە مای شەفاعەت بۆ ئوممەتەکەم زۆر دڵسۆز بوو بۆ ئوممەتەکەی بەڕاستی کاتێک ژیان نامەی ئەخوێنمەوە وە سەیری حاڵی خۆمان دەکەین زۆر بێوەفاین بەرامبەر ئەو خۆشەویستیە کاتێک ئەچێتە سەر گۆڕستان دەست دەکا بە گریان ئەڵێ اشتقت لإخوانی بیری براکانم دەکەم وتیان یا رسول الله سەحابەکان ئێمە برای تۆ نین یا رسول الله صلی الله عەلەیه وسلم وتی ئێوە هاوڵی منن براکانم ئەو کەسانن کە باوەڕیان پێم هێناوە ومنیان نەبینیوە بەڵکو جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئەو ئایەتەی ئەخوێن دەربارەی ئیبراهیم ربی إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني وقولي عيسى خوێندەوە کە خوای گەورە دەفەرمێت إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم فەرمووی اللهم أمتي أمتي خوایە ئوممەتەکەم خوایە ئوممەتەکەم ئایا ئوممەتەکەی ئێستاکە پەرۆشی ئەوە ئوممەتەکەی ئێستاکە هەڵگری ئەخلاقێتی
ئومەتەکەی ئێستاکە لەسەر سنەتەکەی ئەڕوات إلا ما رحم ربي دەستی کردە گریان فەرمووی اللهم أمتي أمتي خدایە ئومەتەکەم ئومەتەکەم. خوای گەورە جبریل ئەلێرێت بۆ لای ئەڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم خدای گەورە سەلامت لێ ئەکا و پێت ئەڵێ إنا سنرضيك في أمتك ولا نسوءك ئێمە ڕازیت ئەکەین بە ئومەتەکەت و شەرمەزارت ناکەین. لە حەدیثێکی صحیحدا کە ئیمام ابن حبان هێناوێتەوە ئیمامی ئەلبانی وحسنه الألباني دەفەرمێت دایکمان عائشە ئەفەرمێت ڕۆژێکیان پێی وت یا رسول الله صلى الله عليه وسلم دوعایەکی خێرم بۆ بکە ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی غفر الله لك يا عائشة ما تقدم من ذنبك وما تأخر وما أسررت وما أعلنت وما أخفيت وما ظهرت فضحكت حتى وقع رأسي في حجر رسول الله صلى الله عليه وسلم فقال أتعجبين يا عائشة والذي نفسي بيده إنها دعوتي لأمتي في كل صلاة. أي عائشة خوای گەورە لە تاوانەکانت خۆش بێ لەو تاوانانی کەوا ئاشکرایە لەو تاوانانی کەوا نهێنیە لەو تاوانانی کەوا شاراوەیە و لەو تاوانانی کەوا دیارە ئەڵێ ئەوەندە دڵم بە دوعاکەی پێغەمبەری خوا خۆش بوو عليه الصلاة والسلام سرم کەوتەبان کۆشی پێغەمبەر صلى الله عليه وسلم و پێکەنام. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئەی عائشە بەلاتەوە سەیرە من ئەم دوعایە ئەکەم سوێن بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەستە. ئەمە دوعای منە بۆ ئومەتەکەم لە هەموو نوێژێک ئەمە دوعای منە بۆ ئومەتەکەم لە هەموو نوێژێک. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە هەموو نوێژەکانیدا دوعای ئەکرد بۆ ئومەتەکەی. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نەک بەس تەنها مرۆڤەکان ئەوەی بیبینایە وەکو سەحابەکان دەیفەرموو دڵی ئۆقرەی ناگر بۆ بەیانیەکەی ئەبێ بەهاتایە بیبینایە زۆر لێو بەخەندە بوو. بۆیە جارێکیان عەبدوڵڵای کوڕی عومەر دەیگێڕێتەوە و دەڵێ لە ناو مزگەوت بووین وتاری جومعە بوو. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وتاری ئەوت زۆر جا پاڵی ئەدایە سەر داری خوورمایەک هەبوو ئەلەویانەدا وتاری ئەوت. ئەڵێ دوای ئەوەی مینبەرمان بۆی دروست کرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاتە سەر مینبەرەکە کە دەستی کرد بە وتار گوێمان لە دەنگی گریانی منداڵ بوو. ئەڵێ زۆرمان بەلایەوە سەیر بوو. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وتارەکەی بڕی دابەزی لەسەر مینبەرەکە سەیری کرد ئەو دار خوورمایەیە دەگرێت لەبەر ئەوەی پاڵی نەدایەوە لەویانەدا وتار بڵێ هاتە سەر مینبەرەکە. ئەڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باوشی لێ کرد وەکو هەنیسکی مناڵ هێور بۆیەوە. سەحابەکان خۆیان ئەڵێ ئێمە ئەمەمان بە چاو خۆمان بینی ئەو دار خوورمایە دەگریا ئەمەش وەکو موعجزەیەکە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەڕاستی پێغەمبەرە. با خۆشمان بوێت دەی ئێمە نابێ وتارەکانمان بڕازێنینەوە بە خۆشەویستی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە دەبینین سەیری وەزع و حاڵی خۆمان دەکەین. بەس پرسیارێک دەکەم لە ئێوەی بەڕێز و خۆشەویست سەرەتا بۆ خۆمە پاشان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست تخوا ئەگەر ئێستاکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زیندوو بێ لە ناو ماندا بێتە ناو ماڵەکانمان سەیری ناو ماڵەکانمان کە بێتە ناو بازاڕەکانمان سەیری ناو حاڵی مزگەوتەکانمان کە ئایا دڵخۆش دەبێت ئایا پێی خۆشە ئایا ڕازی ئەبێ پێمان ئایا بەداخەوە سەیری مسلمانان کە وەکو پێویست لەسەر سنەتەکەی نین سەیری ناو مزگەوتەکانمان کە وەکو پێویست لەسەر سنەتی پێغەمبەری خوانین عليه الصلاة والسلام دەبا خۆشمان بوێ قەسەم بەخوا ئەگەر پێغەمبەری خوات خۆش نەوێ عليه الصلاة والسلام لە باوکت زیاتر لە منداڵەکانت زیاتر لە هەموو خەڵکی زیاتر ئیمانەکەت کامڵ نییە. خۆی دەفەرمێت پێغەمبەرمان عليه الصلاة والسلام دەفەرمێت إيماني لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. إيماني هیچ کەسێک لە ئێوە کامڵ نییە تا وەکو منی خۆش نەوێت زیاتر لە کێ لە باوکی لە منداڵەکانی و هەروەها لە تێکڕای خەڵکی. پەیامێکە و ئاراستەی گەنجان دەکەم ئایا پێغەمبەری خوات عليه الصلاة والسلام خۆش دەوێت لە خۆت زیاتر بەداخەوە ئێستاکە گەنجان
ئەوەندەی یاریزانانی خۆش دەوێ ئەوەندە وەلا و بەڕائی بۆ یاریزانان هەیە وەلا و بەڕائی بۆ پێغەمبەری خوانی عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێک هەیە ئێستا کە ئەوەندە وەلا و بەڕائی بۆ حیزبەکەی هەیە وەلا و بەڕائی بۆ پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وەسەلام جا ئاگادار بە ئاگاداری خۆت بە ئیمانت کامڵ نییە تا وەکو خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەناو دڵتا جێگیر نەکەی و پێغەمبەری خوات عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کەسێک زیاتر خۆش بوێ لە باوکت لە ماڵ و منداڵت ولا تيكراي خلقي أقول ما سمعتم واستغفر الله لي ولكم وبارك الله لي ولكم في القرآن العظيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ناڕەحەت بوو لە ژیانە زۆر ماندوو بوو تا وەکو ئەم دینە بگەێنێ بە ئێمە. خۆشەویستان دواهەمین چرکە ساتەکانی ژیانی پێغەمبەرمان موحەممەد صلی الله عەلەیه وسەلەم هەر خەمی ئومەتەکەی بووە هەر فەرموویەتی الصلاة الصلاة وما ملكت أيمانكم نوێژەکانتان ئامان ئاگاداری نوێژەکانتان بن. دواهەمین ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چرکە ساتی ڕۆژی دووشەم ئەنەس دەیگێڕێتەوە و دەفەرمێت کاتێک زۆر نەخۆش بوو لەسەر جێگا بوو پەردەکەی لابر کە لە ماڵ دایکمان عائیشە بوو سەیری موسڵمانانی کرد سەیریان کرد لە پشتی ئەبوو بەکری سدیقەوە نوێژ دەکەن ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر دڵخۆش بوو بەوەی کەوا هەمووی بەڕێک و پێکی نوێژ دەکەن لە پشتی ئەبوو بەکری سدیق. ئەڵێ دوایەوەی پەردەکەی لابرد داینایەوە دەستی کردە ناو قاپی ئاوەکە و هێنای بە ناو چەوانی مبارەکی فەرمووی لا إله إلا الله إن للموت لسكرات لا إله إلا الله بەڕاستی مردن ئێش و ئازاری خۆی هەیە. دایکمان عائیشە دەیگێڕێتەوە و دەفەرمێت بینیتم سەیری سیواکەکە ئەکا ئەڵێ زانیتم کە حەزی بە سیواکە ئەڵێ سیواکەکەم هێنا خۆم بە دگانی خۆم نەرمم کرد و دامە دەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سیواکی بەدەم خۆی داهێنا سیواکێکی زۆر جوانی کرد. ئەڵێ دەستی لە ناو دەستم بوو دایکمان عائیشە دەفەرمێت ئەڵێ دەستی لە ناو دەستم بوو ئەی فەرموو خوایە لێم خۆش ببە خوایە لێم خۆش بە خوایە لێم خۆش بە و بەزەیید هەبێت بۆم هەڵێمی زۆر دووبارە کردەوە خوایە لێم خۆش بە و بەزەیید هەبێت بۆم خوایە لێم خۆش بە و بەزەیید هەبێت بۆم. ئەڵێ سەیرم کرد سەری قورس بوو دەموچاوی سوورەوە بوو پێمی فەرموو دەستی ڕاکێشا وتی بەلێ ڕەفیقی الئەعلا وتی زانیم کە ئێمە هەڵنابژێرێت. دوا ڕۆژی خۆی هەڵبژارد وتی پێمی وتە عائیشە دامنیشێنە وتی منیش هەستام دامنیشان سەریم خستە بان شانم سەری پێغەمبەری خوام خستە سەر شانم. ئەڵێ هەر ئەوەندە بوو زانیم سەری بەلادا هەر لە نێوان گەردن و سیگم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دڵۆپە ئاوێکی سار بە دەمی داهاتە خوارەوە وەفاتی کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەفاتی کرد. ئەڵێ لە نێوان گەردن موسینگم سەری کەوتە باوشم دڵۆپەیەکی ئاوی سار بە دەمی داهاتە خوارەوە. ئەلێ وەڵڵاهی ئەو کاتێکەوە وەفاتی کرد بۆنی ئەو ژوورە بۆنێکی خۆش بڵاو بۆیەوە هەرگیز بۆنی وا خۆشم نەبینیوە هەرگیز. ئەلەو کاتەدا موغیرە و ئیمامی عومەر ئیزنە دەم بێنە ژوورەوە مغیرە دەڵێ ئەی ئیمامی عومەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەفاتی کرد. ئیمامی عومەر ئەڵێ ئەوەی بڵێ وەفاتی کرد بەم شەمشێرە لە ملی ئەدەم بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو موسا ڕۆی بۆ دیداری خودا و دەگەڕێتەوە لە ملی منافقینەکانە دەم. ئەو کاتە ئەبوو بەکری سدیق دێتە ژوورەوە ماچی ناو چەوانی ئەکا پێی دەڵێ بۆنت خۆش بوو کە پاک کە زیندوو بووی و بۆم تیش خۆشە کە مردووی. بۆیە خۆشەویستان
باشترین وەفای ئێمە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە هەڵگری سونەتەکەی بین بەخوا ئەم دنیایە بەجێ ئێڵین دنیایەک بۆ پێغەمبەری خوا نەما عەلەیهی سەڵات وەسەلام دنیایەک بۆ خۆشەویستی خدا نەما کە موحەممەدە صەڵی الله عەلەیه وسەلەم بەخوا بۆ ئێمەش نامێنێ بەڵام سەرفراز و بەختەوەر ئەو کەسەیە کە لەسەر ڕێبازەکەی لا نادا تا وەکو مەلەک المەوت دەبینێ خۆی گەورە دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام باشترین نمونەیە بۆ بوارەکانی ژیانی ئێوە دە چاوی لێ بکەن لە بواری گەنجایەتیت چاوی لێ بکە لە بواری هاوسەرێتیت چاوی لێ بکە کاتێک لە ناو بازاریت کاتێک تەعامڵ دەکەی بزان چۆن ژیانت بەختەوەر و خۆشبەخت دەبێت ئەمە کورتەیەک بوو لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام قەسەم بەخوا بچن ژیاننامەکەی بخوێننەوە ئەو کاتە بۆتان دەردەکەوێت کە ئێمەی ئیمان لاواز چەندێک بێوەفاین بەرامبەر ئەو خۆشەویستیە بۆیە زۆربەتان هەرە زۆریتان خوێندەوارن بڕۆن ژیاننامەکەی بخوێننەوە بزانە چ تەضحیەیەکی داوە بۆ ئوممەتەکەی بزانە چەندێ ماندوو بووە تاوەکو ئەم دینە بگەێنێ بە ئێمە ئاوها بە ئاسانی لە ژێر دەستی ئێمەیە ئێمەش بەداخەوە وەکو پێویست لسر سنتي بيغمبري خوانين عليه الصلاة والسلام اللهم اغفر للمسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات الأحياء منهم والأموات اللهم ارحم موتانا واشف مرضانا وعاف مبتلانا اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا اللهم وحد صفوف المسلمين اللهم وحد صفوف المسلمين اللهم ألف بين قلوبهم اللهم ألف بين قلوبهم يا أرحم الراحمين اللهم احفظ بلاد المسلمين وشباب المسلمين ونساء المسلمين اللهم جنبهم الفواحش والفتن ما ظهر منها وما بطن يا ربي خوايا صلاحي حال مانكي يا ربي خوايا لتاوانا كان مان خوش بي يا ربي خوايا رحم بحال مان بكي يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كانت صفات برزة كانت رحم بدايك وباوك مان بكي لتاوانا كان يان خوش بي يا ربي خوايا رحم بمردو كان مان بكي لتاوانا كان يان خوش بي يا ربي خوايا شفاي نخوش كان مان بدي يا ربي خوايا شفاي نخوش كان مان بدي يا ربي خوايا شفاي نخوش كان مان بدي يا شافي شفاي نخوش كان مان بدي اواني كوا داوي دعايا كردو اوانيشي كوا داوي دعايا نكردو يا ربي خوايا شفاي نخوش كان ما بدي يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كانت صفات برزة كانت لالينا وقبر ما نكي روشي قيامتي ما روشي قيامت ما نكي يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كانت صفات برزة كانت چون ئێمەت کۆ کردۆتەوە لە ماڵێک لە ماڵەکانی خۆت ئاوها کۆمان کەیتەوە لە فیردەوس الأعلى لەگەڵ خۆشەویستی خۆت محەممەد صلى الله عليه وسلم آمين آمين وأقم الصلاة